چون بۆ ڕاوماسی ئەمستەیری ناو داروبارەکان دەکەم کە شتەشی لێبی دەزیرەمێ شتەشی نامۆ هاتە پێش چاوم مەیتێکی لێە چون بۆ ماڵەوە بە بابم وتم بابە مەیتم دیتە پاداشتی چاکە هەر چاکەیە چاکارگی زووی نابێ ئێمە وەکو ئێم سەنتەر هەمیشە لە کاری بەسەرکردنەوە خێرخوازی بەردەوام دەبێت ویستمان خەڵاتی ئەم دوو بە ڕێزە بکەین و بوتە نەریتێک و بوتە سیمبڵێک بۆ ماندیبوون و ڕێزەنانی ئەوان و هەروەها بوتە ئەوەی کە هاندانێک بۆ خەڵکی دیکە لە کاتی تنگانە هاوکاری یەکتری بکەن. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش. ئەو دوو گەنجەی کە تەرمی مامۆستا ئاڤێستایان دۆزیەوە ئەمڕۆ لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان خەڵات دەکرێن. لەسەر ئەو بابەتە دەچمە لای خۆیان و گفتوگویان لەگەڵ دەکەم. کاکەمبەر سڵاوی خوات لێبێ سپاس بۆ دەرفەتە تا چەند دڵخۆش بووی ئەمڕۆ لە هەولێری پایتەخت بە خۆت و ئامۆزاکەتەوە خەڵات دەکرێن بەهۆی ئەوەی کە تەرمی مامۆستا ئاڤێستاتان دۆزیەوە. سڵاوی خۆی لە هەموو لایەک چاویەکە بێ کەتان ماچەکەم دەستخۆشی جەنابتان دەکەم کە بانگەش ئێمەتان کردیا ئەو خەڵاتاتان هەدیە ئێمە کردێ دەستخۆشی ئێم سەنتەریش دەکەم کە ئەو خەڵاتی پێشکەش ئێمە کردێ بۆ ئەوەی تەرمی ڕەحمەتی ئاڤێستاخانمان دۆزیەوە. ئەگەر باسی ڕووداوەکەم بۆ بکەیت تۆ لەو شوێنە چیت دەکرد و چۆن تەرمەکەتان دۆزیەوە؟ سەرەتا وەڵای چوین بۆ ڕاوماسی لە ڕاوماسی خەلاص بوون بە کوڕەمان وت تۆ بڕۆ پێشم کەوە ئەمە لە پشتت دێم ئەمستەیری ناو داروبارەکان دەکەم کە شتەشی لێبی دەزیرەمێ شتەشی نامۆ هاتە پێش چاوم کە مەیتێکی لێە ئەمەش سەیرم کردێ چوومە هەنداوی کە مەیتەکەیتەوێن دەرە ئەمش خاص چوون بۆ ماڵەوە بە بابم وتم بابە مەیتم دیتە وتی کوڕم تەکەیتی وت ئەرێ وەڵا وتی دە باشە بڕوێن دەر موبایلی خۆشم برستی دیکەکەم لەویان نە دوستەیریان کە تەلەفۆنی ئاسایشی قاندیلمان کرد و گەیشت نێوێندەر هاتن تەماوەی 10 دقیقەیان ئێوەدان کۆنتڕۆڵ کرد و ئێمە لێوەندەر دوور نەکەتینەوە کە جەماعەتی ئاسایشی بەمان گوت نابی ئێوە لێرە دوورکەونەوە دەبێ لێرە بن. باوکی مامۆستا ئاڤێستا هاتەوێ یاخود ئێوە تەلەفۆنتان بۆ کردیان کێ بوو تەلەفۆنی بۆ کرد و ئاگاداری کردەوە؟ نا ئێمە تەلەفۆنمان نەکە جەماعەتی ئاسایشی تەلەفۆنی باش و بابی لێوان کرد و پەمن تەلەفۆنیان لێ نەدەچوو پەم لە ماڵەوە نەبوون. ئێوە چەند دڵخۆش بوون بەوەی کە تەرمی مامۆستا ئاڤێستا لەلای ئێوەوە دۆزرایەوە کە زیاتر لە 8 مانگە خەڵک خەریکە بۆی تەرمەکە بدۆزێت. هەشتێکی زۆر خۆشم هەبوو چونکی بەدەستی بەلای لەلای ئێمەوە دۆزرایەوە چونکی نزیک ئەوە 8 مانگە 9 مانگە ئەو مەیتە خەڵکی کوردستان هەمووە لە دوو دەگەڕێتن. هەستێکی زۆر خۆشم هەبوو کە دری دایک و بابم خۆش کرد دری ئەو کوردەوە هەر هەمومان خۆش کرد و ئەم شوێنی کە تەرمی مامۆستا ئاڤێستای لێبوو پێشتر ئاوی لێبوو یاخود وشکانی بوو تەرمەکە لەوێ کەوتو بوو؟ نا پێش ئێستا ئەوێندەر هشکاتی بوو بەس لەگەر ئەو بارانە ڕووبارەکە هەستا بوو ئەوێندەر بوو بۆ ڕووبار زەیەکە کشا بووە ڕووبارەکە کشا بووە ئاوەکە هیچ بوو لەوێندەر مەیتەکەش کەوتوبوو ناو داروباری. ئەمڕۆ بەشدار بووی لە مەراسیمی بە خاکسپاردنی مامۆستا ئاڤێستا کە باوکی و چەندین بەرپرسی باڵا لەوێ ئامادە بوون کە بە خاکسپێنی تەرمەکەی کە شێخ بابۆش لەوێ ئامادە بوون. تۆ باوکی مامۆستا ئاڤێستات بینی لەوێ چی بێەوە؟ بەرە لێوەندەر باوکی ویم بینی و ها دەستخۆشی لە ئێمە کردی و زۆر دریان خۆش بوو جەنابی براگەورە و ئەوانش هەموو لێوەندەر بوو ئەوەش دەستخۆشیان لێ کرد و لێمان کرد و ڕێزەوە قسان لەگەڵ ئێمە کرد و هیوادارم. باوکی مامۆستا ئاڤێستات بینی؟ بەرێ وتی زۆر دڵخۆش بوو. کاکاڵدەم ئەگەر بێمە لای جەنابەت چی وای لە ئێوە کرد کە ئەم دوو گەنجە خەڵات بکەن کە خەڵاتەکانیش ئایفۆن 17 بوون بەهۆی ئەوەی کە تەرمی مامۆستا ئاڤێستایان دۆزیەوە؟ چۆ کارێک وای لێ؟ سەرتا بەخێر بێن دەست نزانین پەروەردگار کۆچ کورتووە باش شاد بکەوە ئارامیش بە خانەوادەکەی بەخشێ بێگمان ئێم سەنتەر وەکو نەریتێکی هەمیشەیی و کاری بەسەرکردنەوە و خێرخوازی ئەم دوو هاوڵەتە بەڕێزا کە بەشدار بوون لە دۆزینەوەی تەرمی کۆچ کرد و مامۆستا ئاڤێستا و توانیان ئەم چاڕوانی سەختە کۆتایی پێ بێن و دڵنەوایەک بە خانەوادەی مامۆستا ئاڤێستا ببەخشن. ئێمەش وەکو هەرکێشی ئەخلاقی مرۆڤیانە خەڵاتی ئەم دوو بەڕێزەمان کرد بە ئایفۆن 17 پەیامەکە لەوە گەورەترە پەیامەکەوەیە کە پاداشتی چاکە هەر چاکەیە هەرگیز چاکەون نابێت.
پامت بۆ خەڵک چییە و تۆ دوای ئەوەی کە لە سۆشال میدیا بڵاوتان کردەوە کە ئەم دوو گەنجە خەڵات دەکەن و قسەی جۆرا-جۆر دەکرا ئێوە قسەتان چێ لەسەر بابەت؟ بێگومان ئێمە وەکو ئێم سنتەر کە خەڵاتی ئەم دوو بەڕێزەمان کرد لە پای دۆزینەوەی تەرمی بەڕێز مامۆستا ئاڤێستا و بووە هۆی ئەوەی کە خانەوادەکەی لە چاوەڕوانیش سەختدا ئومێدێکیان بۆ بگەڕێتەوە کە تەرمەکان دۆزیوەتەوە و ئەمێ وەکو ئەرکێش ئەخلاقی مرۆڤانە ویستمان خەڵاتی ئەم دوو بەڕێزە بکەین و بوتە نەریتێک و بوتە سیمبڵێک بۆ ماندیبوون و ڕێزەنانی ئەوان و هەروەها بوتە ئەوەی کە هاندانێک بۆ خەڵکی دیکە لە کاتی تنگانە هاوکاری یەکتری بکەن. کۆتا پەیامت لە ڕێگەی پایتەخت میدیاوە چییە بە خەڵکی یاریمکوردستانی بدەیت؟ بێگومان کۆتا پەیام ئەوەیە کە پاداشتی چاکە هەر چاکەیە چاکە ریزوی نابێ ئێمە وەکو ئێم سنتەر هەمیشە لە کاری بەسەرکردنەوە خێرخوازی بەردەوام دەبێت خزمەت بە هاوڵاتیانمان دەکەین. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیست بوون قسەکانی ئەم گەنجە کاک عومەر و لەگەڵ کاک هاودەم بوو کە باسییان لە هەم خەڵاتەکەەوە هەمیش باسییان لە ئەو کاتی کە تەرمی مامۆستا ئاڤێستایان دۆزیە و لە ڕێگای پایتەخت میدیاوە بۆ ئێوەی گێڕایەوە.